لەگەڵ هاتنەشتەوەی وێنەی خوا دەخۆش بەسەر وڵام جەلال سەر کۆماری پێشووی عێراق و دامەزرێنەری گەزانکۆی خۆیە ئاڵای کۆماری فیدراڵی عێراق دێتەژوور. لەگەڵ ئاڵای کۆماری فیدراڵی عێراق ئاڵای پیرۆزی کوردستان لە دەستی خوێندکاری گەزانکۆی خۆیەدا دێتەژوور. ئاڵای کوردستان بار هبي نوك لايف داخل نوك لايف كام بار فداكاري نوصل لايف الناردوم بار هبي وعاشق باسوني كرد سوز وەکو حمایە بەسروشت ئاوکات بەشی پەروەردەی ئاینی بەشەکانی فەقەتی پەروەردە بۆ هەردوو خوێندنی بەیانیانی ئێواران کارایە. داوا لە خانەوادەی خوێندکاران بەڕێز دەکەین. کە بتوانن پێویستیەکانی کۆمەڵگا لە بوارە جۆرا و جۆرەکانی کەرتی تەندروستی تاقیگەیی هەروەها پەروەردە و فێرکردن بڕ بکەنەوە. ئەم فەکەوتیە تەنها خوێندنی بەیانیانی هەیە و بەشەکانی بەم جۆرەی خوارەوە: بەشی زانستی بایۆلۆژی، بەشی زانستی کیمیا، بەشی زانستی فیزیا، بەشی زانستی ماتماتیک، بەشی کلینیکال سایکۆلۆژی، بەشی مێدیکال مایکرۆبایۆلۆژی، بەشی زانستی کۆمپیوتەر و بەشی زانستی تاقیگە. خوێندنی ئاکادمی بەشە زانستی سروشتی تەندروستیەکانی نەخۆگرتووە. فەکەڵتی زانستی تەندروستی بە شێوەیەکی کردەوەی و چالاکانە کار دەکات بۆ پێگەیاندنەوەیەکی ئەزموندار و شارەزا کە بتوانێت پێویستیەکانی کۆمەڵگا لە بوارە جۆرا و جۆرەکانی کەرتی تەندروستی و تاقیگەیی هەروەها پەروەردە و فێرکردن بڕ بکەنەوە. ئەم فەکەڵتیە تەنیا خوێندنی بەیانیانی هەیە و لەم بەشانەی خوارەوە پێکاتەوە: بەشی زانستی بایۆلۆژی، بەشی زانستی کیمیا، بەشی زانستی فیزیا، بەشی زانستی ماتماتیک، بەشی کلینیکال سایکۆلۆژی، بەشی مێدیکال مایکرۆبایۆلۆژی، بەشی زانستی کۆمپیوتەر و بەشی زانستی تاقیگە.
فاکەڵتی ئەندازیاری زانکۆی کۆیە دەکەم تەشریف بێنە هۆڵی ئاهەنگی دەرچوو. فاکەڵتی ئەندازیاری یەکێکی دیکە لە 6 فاکەڵتیەکانی زانکۆی کۆیە و ئەم فاکەڵتیە وەکو کۆلێژی ئەندازیاری لە ساڵی 2004 دامەزراوە. دواتر بووە بە فاکەڵتی ئەندازیاری خوێندنی ئەکادیمی بەشە جیاوازەکانی بواری زانستی ئەندازیاری. فاکەڵتی ئەندازیاری زانکۆی کۆیە لە سەرەتادا و لە ساڵی 2004 وەکو کۆلێژی ئەندازیاری دامەزراوە، بەڵام دواتر لەگەڵ گۆڕانی سیستەمی ڕێکخستنی زانکۆی کۆیە بۆ سیستەمی فاکەڵتی لە ساڵی 2010 بۆتە فاکەڵتی ئەندازیاری و لە ئێستادا حەوت بەشی جیاوازی بواری ئەندازیاری دەکرێتە خۆی. فاکەڵتی ئەندازیاری بۆ وەرگرتنی چەند ئامانجێکی ڕوون وەک بەکارهێنانی توانایی زانکۆ بۆ خزمەتکردنی شاری کۆیە و هەرێمی کوردستان بەخشیدی توانای زانستی بە خوێندکاران کە گونجاوە لەگەڵ پێوەرە جیهانیەکانی کار دەکات لە وڵاتانی پێشکەوتوو و بەشەکانی فاکەڵتی ئەندازیاری بەم شێوەی خوارەوە: بەشی ئەندازیاری تەلارسازی، بەشی ئەندازیاری شارستانی، بەشی ئەندازیاری ژیۆتەکنیک، بەشی ئەندازیاری نەوت، بەشی ئەندازیاری کیمیایی، بەشی خێرهاتنی خوێندکارانی دەرچووی فاکەڵتی ئەندازیاری زانکۆمان دەکەین کە ئێستاشدا داوا لە مامۆستایانی فاکەڵتی ئەندازیاری دەکەم بێنە هۆڵی ئاهەنگی دەرچوو. وەکو ئاماژەمان پێدا فاکەڵتی ئەندازیاری یەکێکی تر لە 6 فاکەڵتی زانکۆی کۆیە. ئەم فاکەڵتیە وەکو کۆلێژی ئەندازیاری لە ساڵی 2004 دامەزراوی شارستانی، بەشی ئەندازیاری نەوت، بەشی ئەندازیاری میکانیک و دروستکردن، بەشی ئەندازیاری کیمیایی، بەشی ئەندازیاری ژیۆتەکنیک و بەشی ئەندازیاری پرۆگرامسازی. خوێندکارانی دەرچوو مامۆستایانی فاکەڵتی ئەندازیاری دەکەن بۆ هۆڵی ئاهەنگی دەرچوون. لێرەشدا داوا لە خوێندکارانی دەرچووی فاکەڵتی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکانی زانکۆی کۆیە دەکەن تەشریف بێنن بۆ هۆڵی ئاهەنگی دەرچوون. فاکەڵتی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکان یەکێکی تر لە 6 فاکەڵتی زانکۆی کۆیە. ئەم فاکەڵتیە سەرەتا بەشێک بووە لە فاکەڵتی پەروەردە و دواتر بوو بە فاکەڵتیەکی سەربەخۆ. فاکەڵتی پەروەردە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن
الرحمن الرحيم الذين يقولون ربنا إننا آمنا فاغفر لنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وقنا عذاب النار الصابرين والصادقين والقانتين والمنفقين والمستغفرين بالأسحار شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم لا إله إلا هو العزيز الحكيم إن الدين عند الله الإسلام وما اختلف الذين أوتوا الكتاب وما اختلف الذين أوتوا الكتاب إلا من بعد ما جاءهم إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم ومن يكفر بآيات الله فإن الله سريع الحساب
صدق الله. ڕۆژتان باش ڕۆژتان باش بەڕێز نوێنەری وەزیری خوێنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێزان میوانانی حیزبی و حکومی هەریەک بە پاراستنی پلە و پێگەکانیان خوێنکاران کەس و کاری خوێنکارانی عزیز مامۆستایان فەرمانبەرە بەڕێزەکان بە ناوی لێژنەکانی ئامادەکاری ئاهەنگی خولی بیستەمی دەرسوان بە گەرمی بە خێرهاتنتان دەکەین و هاتنتان و ئامادەبوونتان بەرز دەنرخێن. ئامادەبوانی خۆشەویست، زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بەردەمتان وەستاوم بۆ ئەوەی بەیەکەوە ئاهەنگی سەرکەوتنی 1137 خوێنکار لە زانکۆی کۆیە ئەنجام بدەین لە پسپۆرە جیاجیاکان و لە فاکەڵتە جیاوازەکانی زانکۆی کۆیە کە بەڕاستی ئەم سەرکەوتنەی ئەمڕۆیان بەرهەمی ماندووبوونی زیاتر لە 4 ساڵی خوێندنیان. خوێنکارانی ئازیز، ئەمڕۆ کۆتایی قۆناغێکی گرنگ و سەرەتای قۆناغێکی گرنگتری ژیانتان. هیوادارم فاکتەری کاریگەر بن لە پێشخستنی کۆمەڵگاکەمان. ئامادەبوانی خۆشەویست، ئامادەکردنی ئەم ئاهەنگە کارێکی ئاسان نەبوو. بەرهەمی ماندووبوون و ئەرکێکی زۆری سەرۆک و ئەندامانی لێژنە جیاوازەکانی ئەم ئاهەنگە بوو. ئەوەی جێی دڵخۆشیمان بوو دڵسۆزی ئەو مامۆستا و فەرمانبەرانە بوو لە لێژنە جیاوازەکان کە شەو و ڕۆژیان خستە سەر یەک بۆی ئەم ئاهەنگە بە سەرکەوتووی پرۆسەکە جێبەجێ بکەن. خوێنکارە ئازیزەکان، ئێوە نمونەی خوێنکاری سەرکەوتوو دڵسۆز بوون لە زانکۆکەمان. بۆیە جێی خۆیەت زۆر سوپاسی دایک و باوک و خانەوادە بەڕێزەکانتان بکەین کە فاکتەری کاریگەر بوون لە گەیاندنی ئێوە بەم ڕۆژە. ماوەتەوە لە ناخەوە زۆر سوپاسی مامۆستا و فەرمانبەرە بەڕێزەکانی فاکەڵتیە جیاوازەکانی زانکۆی کۆیە بکەم کە بەڕاستی بە بەردەوام لە پشت سەرکەوتنەکانی خوێنکاران و زانکۆمانە. دووبارە زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. هیوای سەرکەوتنی بەردەوام بۆ دەرچوانی خولی بیستەمی زانکۆمان دەخوازین و هەر پاش ئەوە دەتوێتەوە تۆ هەزاران مومی ئینسان فێرە بووناکی دەکەیت. لێرەدا داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد حەسیب سەدیق سەرۆکی زانکۆی کۆیە دەکەم تەشریف بێنێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. نوێنەری جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەرپرسانی حیزبی و حکومی لەگەڵ پاراستنی پێگە و ناونیشانەکان ئامادەبوانی بەڕێز مامۆستایانی قەدرگران و کارمەندانی ماندوونەناسی زانکۆمان
کەس و کاری سەربەرزی خوێندکارانی دەرچوو خوێندکارانی خۆشەویست ئەم کاتتان باش بەخێر بێن هەموولایەک. بە ناوی خۆم و ئەندامانی ئەنجومەنی زانکۆ پیرۆزبایەکی گەرم ئاراستەی گشت دەرچوانی خولی بیستەمینی زانکۆمان لەسەر جەم بەشەکان دەکەم و لە ڕێگای ئەوانەوە پیرۆزبایی و خۆشحاڵی خۆمان بە کەس و کار و خانەوادەکانیان ڕادەگەیەنین. هەروەها دەستخۆشی و پیرۆزبایی لە گشت مامۆستایان و تەواوی ستافی زانکۆمان دەکەم بەرامبەر هەوڵ و ماندووبوونیان لە پێگەیاندنی ئەم خوێندکارانەی کە ئەمڕۆ بەو پەڕی سەرکەوتوویەوە خوێندنیان تەواو کردووە و بۆ قۆناغێکی تازەتری ژیان دەرچوون. بەڕێزان، دیارە زانکۆمان پاڵپشت بە تۆماری جێبەجێکردنی پلانی استراتیجی خۆی بەرەو پێشچوونی بەرچاوی بەخۆوە بینیوە لە جێبەجێکردنی کۆڵەگەکانی پلانەکە و بە دڵنیاییەوە بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی سەرجەم ئاماگشت کۆڵەگەکانی ئەو پلانە، چونکە زانکۆی کۆیە مەبەستێتی وەک ئەوەی لێی چاوەڕوان دەکرێت ببێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ گەشەی کۆمەڵایەتی و ئابووری و زانستی و معریفی لە کۆیە و لە ناوچەکە. تایبەت بە خوێندکاران هەڵبەتە لە چوارچێوەی کۆڵەگەی یەکەمی ئەو پلانە فراهەمکردنی کەشێکی لەبار بۆ خوێندن و بەرزکردنەوەی ئاستی زانستی خوێندکاران و ئامادەکردنیان بۆ بازاڕی کار و بایەخدان بە تواناکانیان کاری هەرە لە پێشینەی زانکۆمانە، چونکە باوەڕمان وایە ئەوان داهاتووی نەتەوە و وڵاتەکەمانن و پێگایەندنی لاوی کارامە و لێهاتوو و شارەزا بە ئەرکی سەرەکی زانکۆ دەزانین. هەر لەو چوارچێوەدا زانکۆمان جگە لە بایەخدانی تەواو بە پرۆگرامەکانی خوێندن کە بگونجێت لەگەڵ بازاڕی کار، ساڵانە چەندین چالاکی جۆراوجۆر و مەشق و ڕاهێنان لە ناوە و دەرەوەی زانکۆ ئەنجام دەدات بۆ خوێندکارانی بە مەبەستی پەرەپێدان بە تواناکانیان لەوانە بۆ نمونە ئەنجامدانی مەشق و ڕاهێنان بۆ خوێندکارانی فاکەڵتی ئەندازیاری لە کێڵگەکانی نەوتی بەسڕا بە هاوکاری دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی و بە هەمەهەنگی لەگەڵ زانکۆی تەکنیکی باشوور و ئەنجامدانی چەندین پرۆژەی بواری کارسازی بە هاوکاری ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان، لەوانە پرۆژەی بەیەکەوە بۆ بنیادنانی شارەکەم کەم پرۆژەیە بە هاوبەشی نێوان سەنتەری کار لە زانکۆی کۆیە و کۆمپانیای ویدوو بە سەرپەرشتی ڕاستەوخۆی کونسوڵخانەی گشتی شانشینی پۆڵەندا لە هەرێمی کوردستان ئەنجامدرا. هەروەها پرۆژەی یەکەم کاری من کە پرۆژەیەکی گرنگی بواری کارسازیە لەلایەن زانکۆی کۆیەوە کاری لەسەر دەکرێت و لە ئێستادا لە قۆناغی ئامادەکاری و هەڵسەنگاندنی ئەو پرۆژانن کە لەلایەن خوێندکارانەوە پێشکەش کراون. دیارە ئامانج لەم دەستپێشخەریە ڕاهێنانی خوێندکارانە لە بواری کارسازی بە شێوازێکی کردداری. ئەمانە جگە لە ئەنجامدانی چالاکی بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ خوێندکارانمان وەک کردنەوەی پێشەنگای کاری ساڵانە هاوشێوەی 2 ساڵی ڕابردوو جێ ئاماژەیە ئەوەی پارساڵ بووە هۆی ڕەخساندنی نزیکەی 135 هەلی کار بۆ پسپۆڕیە جیاوازەکان بۆ خوێندکارانمان. بەڕێزان، زانکۆی کۆیە تەنها کار لەسەر پەرەپێدانی توانای خوێندکاران ناکات کاتێک خوێندکارن لە زانکۆ، بەڵکو هەوڵی ئەوە دەدات دەرچوانی لە پەیوەندیدا بهێڵێتەوە لەگەڵ زانکۆ و بۆ ئەو مەبەستە لە ئێستادا زانکۆی کۆیە پلاتفۆرمێکی دروست کردووە خوێندکار دوای دەرچوونی دەتوانێت زانیاریەکانی لەوێ تۆمار بکات بۆ ئەوەی لە پەیوەندیدا بمێنێتەوە لەگەڵ بەشەکەی و ئەمڕۆ لێرەوە هانی سەرجەم ئەو خوێندکارانەی کە دەردەچن دەکەم خۆیان لەو پلاتفۆرمە تۆمار بکەن و دەمەوێت ئەوەتان پێڕابگەێنم کە زانکۆی کۆیە لە ئێستادا داتای 5 ساڵی ڕابردووی سەرجەم بەشەکانی زانکۆمانی تایبەت بە هەلی کار تۆمار کردووە کە ئەمە بۆ خۆی داتایەکی زۆر گرنگە بە مەبەستی شیکاری بۆ زیاتر بەهێزکردنی پرۆگرامەکانی خوێندن و باشترکردنی کواڵەتی خوێندن و دەستنیشانکردنی ئەو بوارانەی کە لە بازاڕی کار زیاتر خواستیان لەسەرە. تایبەت بە توێژینەوەی زانستی بێگومان کۆڵەگەی توێژینەوە و داهێنان یەکێکە لە کۆڵەگە گرنگەکانی پلانی استراتیجی زانکۆمان و خۆشحاڵین کە زانکۆی کۆیە لە ڕووی ئاست و ژمارەی توێژینەوەی زانستی هەنگاوی گەورەی بەرەو پێشناوە و پارساڵ لە هەمان ئەم بۆنەدا ئاماژەمان بە 950 توێژینەوەی ئیندێکسکراو کرد لە سکۆپەس کە لە ئێستادا ئەم ژمارەیە گەیشتۆتە 1000
293 توێژینەوە، واتە 343 توێژینەوە زیاتر بە بەراورد بە ساڵی ڕابردوو و 638 لەو توێژینەوانە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ئەنجام دراون لەلایەن مامۆستایان و توێژەرانی زانکۆمان کە ئەمەش دەکاتە نزیکەی 50% لە کۆی گشتی ئەو توێژینەوانی لە زانکۆی کۆیە ئەنجام دراون و ئیندێکس کراون لە سکۆپەس. ئەم بەرەو پێشوونە بەرچاوە لە ژمارەی توێژینەوەکانی زانکۆی کۆیە و دەرکەوتنیان لە سەکۆ نێودەوڵەتی باوەڕپێکراوەکان وەک سکۆپەس و وێب ئۆف ساینس بە دڵنیایی بە هەوڵ و هیممەتی مامۆستایان و توێژەرانمان بەدی هاتووە و ڕاگرایەتی سەنتەرەکانی توێژینەوە و پەرەپێدان کە لە چوارچێوەی کۆڵگەی دووەمی پلانی استراتیجی زانکۆمان دامەزراوە بە هەمەهەنگی لەگەڵ سەرجەم فاکەڵتیەکان لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ کار ئاسانیکردن و هاندانی مامۆستایان و توێژەرانی زانکۆمان بۆ ئەنجامدانی توێژینەوەی ئاستبەرز. دیارە وەک هەمیشە ئەوەی کە زۆر گرنگە تایبەت بە توێژینەوەی زانستی وەک زانکۆ کاری لەسەر بکەین ئەو توێژینەوانەیە کە لە گرفت و کێشەکانی کۆمەلگاکەمان دەکۆڵنەوە و چارەسەری گونجاویان بۆ دەخەنە بوو. تایبەت بە گۆڤاری ئارۆ دیارە ئەم گۆڤارە تا دێت پێگەی بەهێزتر دەبێت لە نێو گۆڤارە باوەڕپێکراوە ناوخۆی و نێودەوڵەتیەکانە. بە جۆرێک ئەم گۆڤارە دوای ئەوەی لە ساڵی 2023 وەک یەکەم گۆڤار لەسەر ئاستی عێراق و کوردستان ئیمپاکت فاکتەری 0.6 بەدەستهێنا و لە وەشانی کلاریڤیت ئەناڵایتیکسی ساڵی 2024 ئیمپاکت فاکتەری گەیشتە 1.2 و بۆ ئەم ساڵیش لەلایەک لە سکۆپەس ئیندێکس کراو لەلایەکی تریش ئیمپاکت فاکتەری 2.1 بەدەستهێنا کە ئەمانە دەستکەوتی زۆر گەورەن ئەم گۆڤارە بەردەوامە لە تۆمارکردنیان. بەڕێزان، کۆڵگەی سێەم لە پلانی استراتیجی زانکۆمان کۆڵگەی خزمەتکردنی کۆمەلگا بە یەکێک لە گرنگترین کۆڵگەکانی ئەو پلانەدا دەنرێت، چونکە لەو ڕێگایەوە زانکۆ دەتوانێت بەشێکی تر لە ئەرکەکانی بەرامبەر بە کۆمەلگا جێبەجێ بکات. ئەوەی کە جێی خۆشحاڵیە لە ماوەی ساڵی ڕابردوو لە ڕێگەی لیژنەی باڵای جێبەجێکردنی ئەم کۆڵگەیە چەندین خولی ڕاهێنان ڕێکخراوە بۆ توێژە جیاوازەکانی کۆمەلگا و هەروەها چەندین وەرکشۆپ و دیداری زانستی لەسەر ئەو بابەتانەی پەیوەستن بە ڕابردوو ئێستا و داهاتووی کۆمەلگامان ئەنجام دراون و بە دڵنیاییەوە ئەم هەوڵانە بەردەوام دەبن تاکو و گەشەی ڕاستەقینە لە کۆمەلگاکەمان دەبینین و زانکۆ بەشێک لە ئەرکەکانی خۆی بەرامبەر بە کۆمەلگا جێبەجێ دەکات. سەبارەت بە کۆڵگەی چوارەم، کۆڵگەی پەرەپێدانی سەرچاوەکان بە تایبەتی سەرچاوەی مرۆیی، زانکۆمان چەندین خولی ڕاهێنانی بۆ پەرەپێدانی توانای ستافی کارگێڕی و ئەکادیمی زانکۆمان لە بارە جیاجیاکان ئەنجام داوە و لیژنەی باڵای جێبەجێکردنی کۆڵگەی چوارەم، کۆڵگەی پەرەپێدانی سەرچاوەکان بۆ هەردوو بەشی پەرەپێدانی سەرچاوەی مرۆیی و سەرچاوەی دارایی بەردەوامن لە جێبەجێکردنی ئامانچەکانی ئەم کۆڵگەیە. تایبەت بە پێگە و پەیوەندیە نێودەوڵەتیەکانی پەیوەندیە نێودەوڵەتی و ناوخۆیەکانی زانکۆمان لە چوارچێوەی کۆڵگەی پێنجەمی پلانی استراتیجی زانکۆ لە هەوڵی بەردەمامداین بۆ پەرەپێدانی ئەو پەیوەندیانە و لەو چوارچێوەیەدا چەندی نامەی لێکتێگەیشتنمان لەگەڵ زانکۆ نێوخۆی و نێودەوڵەتیەکان واژۆ کردووە، ئەمە جگە لە ڕێکخراوە ناحکومیەکان و ناحکومیە ناوخۆی و نێودەوڵەتیەکان. تایبەت بە کۆڵگەی بە ئەلکترۆنیکردنی زانکۆ واتە کۆڵگەی شەشەم لە پلانی استراتیجی زانکۆمان دیارە بە سەرپەرشتی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بە هەمەهەنگی لەگەڵ کۆمپانیای هواوی چینی بواری تەکنەلۆجیا هەنگاوی زۆر باش نراوە بۆ گۆڕینی کەمپی زانکۆی کۆیە بۆ کەمپێکی زیرەک سمارت کەمپەس وەک مۆدێلێکی دیار لە هەرێمی کوردستان و عێراق و بە دڵنیاییەوە لیژنەی باڵای جێبەجێکردنی ئەم کۆڵگە لە هەوڵەکانیان بەردەوام دەبن تاکو جێبەجێکردنی سەرجەم ئامانجەکانی ئەم کۆڵگەیە لە پلانی استراتیجی زانکۆمان. سەبارەت بە کۆڵگەی حەوتەم، کۆڵگەی بنیادنانی زانکۆی سەوز لە پلانی استراتیجی زانکۆمان، خۆشحاڵم کە پێتان ڕابگەێنم زانکۆمان هەنگاوی زۆر باشی ناوە بۆ جێبەجێکردنی ئەم کۆڵگەیە و بەردەوام دەبێت تاکو جێبەجێکردنی سەرجەم ڕێکارەکانی دەستپێشخەری زانکۆی سەوز لە ئێستادا بە شانازیەوە دەتوانم ئەوەتان پێڕابگەێنم کە زانکۆی کۆیە لەسەر شاڕێی ناساندنێتی لەسەر ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتی وەک یەکێک لە زانکۆکانی
دۆستی ژینگە و بوونی بە نمونەیەکی زۆر جوان ی بەردەوامیدان لە کوردستان و عێراق دیارە بەدەستهێنانی خەڵاتی ئەفەر لەلایەن زانکۆمان ئەم ساڵ وەک یەکێک لە باشترین زانکۆکانی عێراق لە بواری پاراستنی ژینگە و بەردەوامیدان کە لەلایەن وەزارەتی ژینگەی عێراقی فدرال بەخشرا ئەم پێگەی زیاتر بەهێزتر کرد بەرامبەر بە هەوڵەکانی زانکۆی کۆیە لەم بوارە. ئەلبەتە خوێندکارانیش ڕۆڵی بەرچاو دەگێڕن لە جێبەجێکردنی بەشێک لە ئامانجەکانی ئەم کۆڵەگەیە هەروەک ئەم ساڵ چالاکانە بەشدار بوون لە خەڵاتی زانکۆ بۆ پاراستنی ژینگە و بەردەوامیدان کە لەلایەن زانکۆمان ڕاگەیەنرا و ئامانج لێی هاندانی خوێندکارانە بۆ داهێنان و بەڵگرتنی بەرپرسیارەتی زیاتر لە بواری پاراستنی ژینگە و بەردەوامیدان. هەروەها خوێندکارانی تازەوەرگیراوانی ئەم ساڵ 2025-2026 لەگەڵ هاتنیان بۆ زانکۆی کۆیە بەشدار بوون لە زیاتر سەوزکردنی کەمپی زانکۆ لە چوارچێوەی دەستپێشخەری نەمامێک بچێنە و گەشە بکە لەگەڵ زانکۆی کۆیە. ئەمەش وەک هێمایەک بۆ گەشەکردن و بەرپرسیارەتی زیاتری ژینگەیی و بەهێزکردنی پەیوەندیان لەگەڵ زانکۆ. بەڕێزان، هەڵبەت ئەم دەستکەوتانە و گەشەکردنی بەردەوامی زانکۆمان بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەکە بۆیە گوێی خۆیەتی دەستخۆشی لە تەواوی هاوکارانم لە ئەنجومەنی زانکۆ و مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانمان بکەم. سوپاس بۆ هەموو دڵسۆزان و خەمخۆرانی زانکۆی کۆیە لە ناوە و دەرەوەی شاری کۆیە و زانکۆ کە هەمیشە پاڵپشتمانن. بەڕێزان، لەگەڵ ئەو هەموو دەستکەوتانە بەداخەوە هاوشێوەی ساڵی پارەم ساڵیش مامۆستایەکی تری دڵسۆزی زانکۆمان لەدەستدا، ئەویش مامۆستا مەریوان ئەسعەد سەمەد کە مامۆستا بوو لە بەشی مدیکال مایکرۆبایۆلۆجی لە فاکەڵتی زانست و تەندروستی کە بە ڕووداوێکی دڵتەزێن کۆچی دوایی کرد. هەروەها یەکێک لە خوێندکارانیشمان ئەویش بەداخەوە لەگەڵمان نەما کە ناوی جەمیل ئیبراهیم بوو. بۆیە پێکەوە نزا دەکەین ڕوحی خوا لێخۆشبوان و تەواوی ئەو مامۆستا و فەرمانبەر و خوێندکارانە شاد بکات کە ڕۆژێک تەمەنیان لە زانکۆ بردووەتە سەر و خزمەتی زانکۆی کۆیان کردووە، بەڵام بەداخەوە ئێستا لە ژیاندا نەماون. ئامادەبوانی بەڕێز، دووبارە پیرۆزبایی لە دەرچوانی خۆشەویست و کەس و کار و خانەوادەکانیان دەکەم و دەستخۆشی لە تەواوی مامۆستایان و ستافی زانکۆمان دەکەم و دەستی ماندووی یەک بەیەکی ئەندامانی لیژنەی باڵا و تەواوی لیژنەی ئامادەکاری و بەڕێوەبردنی ئەم ڕێوەڕسمە دەگوشم. لە کۆتاییدا هیوای سەرکەوتن بۆ دەرچوانی ئەم پولە دەخوازم کە ئەوان هەمیشە جێگای شانازی ئێمەن و هیوای نەتەوە و گەلەکەمانن. هەر شاد و سەربەرز و سەرفراز بن. بەڕێزان، ئێستەیش داوا لە نوێنەری جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی برای بەڕێزمان کاک دکتۆر ئامانج دەکەین بۆ پێشکەشکردنی وتەی وەزارەت با بفەرمن. ئامادەبوانی بەڕێز، خوشک و برایانمان بەرپرسانی حیزبی و حکومی لەگەڵ پاراستنی پێگەی هەمولایەک سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی زانکۆ، مامۆستایانی ئازیز، کەس و کار و خانەوادە و هاوڕێیانی دەرچوانی ئازیزی زانکۆی کۆیە، ئێوارەتان باش. سەربەرزم ئەمڕۆ لە ڕێوڕەسمی دەرچوونی خولێکی دیکەی کوڕان و کچانی گەنجی وڵاتەکەمان لە زانکۆی کۆیە لە شاری کۆی لە دڵاشیرین لەگەڵتان بەشدارم.
بە ناوی جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ناخی دڵەوە پیرۆزبایی گەرمتان لێ دەکەم. هیوای سەرکەوتن بۆ یەکە بە یەکەی دەرچوانی ئازیزی ئەم خولەت دەخوازم. هەستێکی زۆر تایبەتە کە ئەمڕۆ هەموومان پێکەوە لە شاری کۆیەی سەربەرز و لە ناو کەسوکار و ئازیزانی خۆمان ئاهەنگی دەرچوونی ڕۆڵەکانمان بجێڕێن. دەمەوێت سوپاسێکی زۆر تایبەت ئاراستەی دایکان و باوکان و کەسوکار و خانەوادەی دەرچوان بکەم لە دڵەوە پێزانینی خۆمان و بۆ میهرەبانی و لە خۆبردووی و دڵسۆزیان دەرببڕین و لە ناخی دڵەوە پیرۆزبایی گەرمیان لێ بکەین. سوپاسی تایبەتی هەموو مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی کۆیە دەکەم کە لە پێگەیاندنی ئەم پۆلە گەنجە ماندوو بوون و دەستخۆشی لە برای بەڕێزمان جەنابی کاک دکتۆر محەممەد حەسیب سەرۆکی زانکۆی کۆیە و هەموو یاریدەدەرانی سەرۆکی زانکۆ و هەموو ڕاگرە بەڕێزەکان و ئەندامانی ئەنجومەنی زانکۆ دەکەم کە وەک تیمێکی یەکگرتوو بەهێز لە خزمەتی گەشەپێدانی زانکۆکەدان و جێپەنجەیان دیارە و کارەکانیان وەک خاڵی وەرچەرخان لە مێژووی زانکۆی کۆیە دەبینرێت. جێگەی شانازیە زانکۆی کۆیە لە ڕووی بەڕێوەبردن و کارگێڕی لە ڕووی زانستی و توێژینەوە و پەرەپێدان بەردەوامە لە پێشکەوتن. زانکۆکەتان لە ناو ڕیزبەندە نێو دەوڵەتیەکاندا هەنگاوی گرنگی ناوە. گۆڤارەکەتان گۆڤاری ئارۆ گۆڤاری زانکۆی کۆیە تەنها گۆڤاری زانستیە لە کوردستان کە لە ناو پلاتفۆرمی کلاریڤیت ئەنالیتیکس ئیندێکس کراوە، تۆمار کراوە. ئەمەش ڕەنگدانەوەی کواڵیتی توێژینەوەکان و ستانداردبوونی گۆڤارەکە و لایەنی پێداچوونەوەی هاوڵانە و سەلیقە و دڵسۆزی سەرکردەکانی زانکۆکەتانە. زانکۆی کۆیە خاوەنی پلانێکی استراتیجی تۆکمەیە کە ئێمە دەستخۆشی لە سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی زانکۆ دەکەین بۆ ئامادەکردنی پلانەکە. سەرکردەکانی ئەم زانکۆیە بە ئاگایی و بەرچاوڕوونیەوە هەنگاو دەنێن. بە وردی کار لەسەر ستانداردکردنی کواڵیتی خوێندن و سەرکەوتنی خوێندکاران و توێژینەوە و پەرەپێدان و خزمەتکردنی کۆمەڵگە و فراوانکردنی ڕەهەندی نێودەوڵەتی زانکۆ دەکات. هەروەها زانکۆکەتان لە بواری پەرەپێدانی بەردەوام و ژینگە دۆستی و بنیادنانی زانکۆی سەوز هەنگاوی گەورەی ناوە. وەک بەشێک لە ناسنامەی زانکۆ کاری لەسەر کراوە. ئەمە کارێکی زۆر گرنگی زانکۆیە و زۆر کارایی هەیە لەسەر پێگەی زانکۆکە هەم لەسەر ئاستی ناوخۆیی هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی. ئێمە ئومێدی گەورەمان بە زانکۆی کۆیە هەیە. باوەڕمان وایە جگە لەوەی ئەم زانکۆیە دەرفەتی خوێندن بۆ پەرەپێدانی توانەکانی گەنجانمان دەڕەخسێنێ، لە هەمان کاتدا وەک ناوەندێکی نایابی زانستی دەتوانێت خزمەتی گەورە بە شاری کۆیەی سەربەرز بکات، بە تایبەتی لە ڕووی پێگەی ئابووری و زانستی شارەکەەوە. زانکۆی کۆیە پەیوەندی توندوتۆڵی لەگەڵ بازاڕی کار و کەتی تایبەت و کەتی پیشەسازی هەیە بۆ ئەوەی باشتر بتوانن پرۆگرامەکانی خوێندن و ڕاهێنان لەگەڵ پێداویستەکانی بازاڕی کار و ئاراستەی گەشەکردنی ئابووری کوردستان هاوتەری بکەن. ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پشتیوانی تەواوی ئەم زانکۆیە دەکەین. پلانمان وایە پێکەوە بەردەوام بین، کاری زیاتر بکەین بۆ ئەوەی زانکۆی کۆیە باشتر گەشە بکات و بتوانێت باشتر خزمەتی شاری کۆیەی سەربەرز و هەموو شارەکانی دیکەی کوردستان بکات. دەرچوانی عەزیز، ئەم بەشەی وتارەکەم تایبەتە بە دەرچوانی زانکۆی کۆیە. لە ناخی دڵەوە پیرۆزبایی گەرمتان لێ دەکەم و هیوای سەرکەوتن بۆ یەکە بە یەکەتان دەخوازم. لەم بۆێنەیەدا دەمەوێت چەند ڕاستێکی زانستی بخەمە بەردەستان. ئێوە ئەمڕۆ خوێندنی بەکالۆریۆس تەواو دەکەن و بڕوانامەیەک لە بواری پسپۆڕی خۆتان وەردەگرن، بڕوانامەی بەکالۆریۆس وەردەگرن. بەڵام لە هەمان کاتدا بڕوانامەیەکی دیکەتان پێدەدرێت، ئەیش بڕوانامەی دەستپێکی قۆناغێکی نوێیە لە ژیانتان، دەستپێکی قۆناغی بەرپرسیارەتیە. ئێمە چاوەڕوانین ئێوە بە وزە و توانا و داهێنان و کارامەیی و سەلیقەی ناوازەی خۆتان نیشتیمانەکەمان بۆ بنیاد بنێن، وڵاتەکەمان باشتر ئاوادان بکەنەوە،
بە پشتی ئێوە و گەنجانی وڵاتەکەمان چاومان لەوەیە توانە لۆکاڵیەکانی خۆمان بەهێزتر بکەین، داهێنان بکەین لە بوارەکانی کشت و کاڵ و تەندروستی و وزەی خاوێن و سامانی ئاو و بیناسازی و گۆڕانکاری دیجیتاڵی و پەرەپێدانی بەردەوام. ئەم سەردەمەی ئێوە خوێندنتیایە تەواو دەکەن سەردەمێکی تەواو جیاوازە لە نەوەکانی پێشخۆتان، سەردەمی گەشەکردنی تەکنەلۆجی و سەرهەڵدانی ژیری دەستکرد و دەرکەوتنی لێکەوتەکانی تەکنەلۆجیایە لەسەر تکایی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی. ئابووری ئەم سەردەمە ئابووریەکی داینامیکە بە ئابووری کوردستانیشە بەردەوام لە گۆڕانکاریدایە، بۆیە پێویستە ئێوەش دوای دەرچوونتان بەردەوام بن لە فێربوون و پەرەپێدانی توانەکانتان و کارامەیەکانتان بە بەردەوامی پێش بکەن، هەوڵ بدەن بەردەوام کارامەیی نوێ و کارامەیی فرەدەسپلین فێر ببن. جەنابی سەرۆکی زانکۆ ئاماژەی بۆ کرد کە پلاتفۆرمی دەرچوانی زانکۆ لێرە دروست کراوە. ئەمەش ڕایەڵێکی زۆر گرنگە بێ بۆ ئەوەی ئێوە دوای دەرچوونیشتان زانکۆ ئاگای لێتان بێ، فرسەتی پەرەپێدانی زیاتری توانەکانتان بۆ دروستکە. زۆر گرنگە ئێوە خۆتان ڕابهێنن لەگەڵ ژیان، لەگەڵ ژیری دەستکرد و گەشەکردنی تەکنەلۆجی بەردەوام، بەڵام دەبێت ئەوەمان لە یاد بێ کە دەبێت بە ئاگایی و بە لەبەر چاوگرتنی بەرپرسیارەتی و ئیتیک و نۆرم و بەهاکانی مرۆڤایەتی مامەڵە لەگەڵ تەکنەلۆجی بکەن. زۆر گرنگە ئێوە بە هیواوە لە ئایندەی کوردستان بڕوانن. گومانتان نەبێت کە ئێوە دەتوانن بەشێکی گرنگ بن لە بنیادنانی نیشتیمان و پێکەوە کار بکەین، وڵاتی خۆمان خۆش بکەین و دامەزراوەکانی وڵاتی خۆمان بەهێز بکەین و ئابووری خۆمان وڵاتی خۆمان هەمە چەشن بکەین. گرنگە ئێوە خەونی گەورەتان هەبێ و کار بۆ بەدیهێنانی خەونەکانتان بکەن. چاومان لەوەیە ئێوە باشتر لە ئێمە و باشتر لە نەوەکانی پێشخۆتان بەشدار بن لە بنیادنانی نیشتیمان. دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم و هیوای سەرکەوتن بۆ یەکە بە یەکەتان دەخوازم. هەمیشە هەرشاد و سەربەرز و سەرفراز بن و خوای گەورە کوردستانەکەمان بپارێزێ. سپاستان دەکەم. محمد بەسیم سەدیق سەرۆکی زانکۆی کۆیا، دکتۆر ئامان سەعید نوێنەر و ڕاوێژگاری وەزیری خوێندی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان. زانکۆی کۆیا وەکو نامەزراوەیەکی باڵای ئەکادمی خاوەنی ڕوانگە و دنیابینیەکی تایبەتە بۆ خوێندکاران. بە زانکۆی کۆیا ئەوان واتە خوێندکاران وەکو سەرمایەیەکی مرۆیی خاوەن توانا و هێز و وزەی بنیادنەری داهاتووی وڵات دەبێت. هەر بۆیە کۆڵەکەی یەکەمی پلانی استراتیژی زانکۆی کۆیا تایبەت کراوە بە کۆڵەکەی سەرکەوتنی خوێندکاران و ئامادەسازیان بۆ بازاڕی کار. تاکو خوێندکاران تەیار بە زانیاری و ئەزموونی پێویستی وەڵامدەر لەگەڵ داخوازەکانی کۆمەڵگەی خۆوڵاتی نێونەتەوەیی پێبگەێنرێت. لەم بەڵگەیەدا داوا لە خوێندکار محەممەد قارەمان لەشکری دەکەم تەشریف بێنێ بۆ پێشکەشکردنی کاری نوێنەری خوێندکار. بەناوی خودای گەورە و میهرەبان، بەڕێز نوێنەری وەزارەتی خوێندی باڵا و توێژینەوەی زانستی، بەڕێزان سەرۆکی زانکۆ و ئەندامانی ئەنجومەنی زانکۆمان، بەڕێزان لێپسراوانی حیزبی و حکومی و کەسایەتی سیاسی و ئاینی و میوانانی قەدرگران و ئامادەبوانی خۆشەویست و دایک و باوکانی عزیز، بەڕێزان مامۆستایان و فەرمانبەران و فێرخوازان و خوێندکارانی ئەمڕۆ و داهاتووی گەلەکەمان، پڕبەدڵ بە خێراتنتان دەکەین. هاتنی بەڕێستان ئاهەنگەکەمانی پڕبایە خۆش کۆمەندانەتر کرد. ئەمڕۆ ئێمە وەک خوێندکارانی بەشدار بوو
لە 20مین خولی دەرچوانی زانکۆی کۆیە بە وەفاوە لە خزمەت مامۆستایان و ئەنجومەنی زانکۆمان ڕاوەستاین و بۆ پەڕی پەرۆشیەوە مەبەستمانە سوپاس و پێزانی خۆمان ئاراستەی بەڕێستان و خانەوادەی هەریەک لە خوێندکارانمان بکەین. بێگومانی لەوەی ئەم سەرکەوتنە زانستی ئەمڕۆی ئێمە مەرهەمی ماندووبوونی چەند ساڵەی مامۆستایان و ماندووبوون و پاڵپشتی بەڕێستان بووە بۆ خوێندکاران. گەیشتن بە ئامانجی زانستی و بەدەستێنانی بڕوانامەی بەرز بەشێکە لە ئامانجی نیشتیمانی و نەتەوەی هەریەکێکمان. ئەمڕۆ لە پاڵ بەدەستێنانی بڕوانامەکانمان بەڵێن دەدەین کاروانی خوێندن و تێکۆشانمان بەردەوامی هەبێت. بۆ ئامانجەی بەردەوام بەشێک بین لە برنە پێشەوەی زیاتری ڕەوتی زانستی لە هەرێمەکەماندا لە هەموو بوارەکاندا بە مەبەستی بەرەو پێشبردننی ئاستی پێشکەوت و دانا لە هەرێمەکەمان. ئەمڕۆ دەمانەوێت ئەم مینبەرە بکەینە دەرفەتێک تاکو داوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری خوێندنی باڵا و کەرتی گشتی و کەرتی تایبەت بکەین بۆ ئەوەی دەرفەتی کاری شایستە و شەڕەفمەندانە بۆ دەرچوانی زانکۆ پەیمانکانمان بڕەخسێنن و لە دەردی کوشندەی بەتاڵی بێکاری ڕزگارمان بکەن. ئێمە بە هیواوە دەڕوانین لە ئایندا بۆیە داواکارین هیواکانمان بە هیوا نەکەن و سوود وەرگرن لە وزە و توانامان و دڵسۆزانە بیر لەنەوەی نوێی خاوەن بڕوانامە یەکادیمی بکەنەوە. بە پێویستی دەزانین سوپاسی هەردوو کوڕیت دامەزرێنەری زانکۆی کۆیە بکەین کە بەڕێزان سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان بوونە هۆکاری ئەوەی لە ماوەی ڕابردوو خوێندن بەردەوامی هەبێت و پەچ نەکەوێت. لای هەموو ئاشکرایە بە هەموو توانایەکەوە پاڵپشتی لە تەواوی زانکۆ پەیمانگاکان کردووە. واستا بە دابینکردنی سەرجەم پێداویستەکانی خوێندکاران لە بەشە ناخۆیەکاندا لە ماوەکانی ڕابردوو. هەروەها سوپاسی بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەوڵدانیان بۆ دەست پێشخەری و بنیادنانی زانکۆی سەوز. بەڕێزان نابێت ماندووبوون و پاڵپشتی بەڕێزان لێپسرا و ئەندامانی ئەنجومەنی ناوەندی ڕەقسنی زانکۆ پەیمانکانی کوێمان لەبیر بچێتەوە. بە گرنگی دەزانین سوپاس و پێزانی خۆمانیان ئاراستە بکەین بۆ هەوڵ و ماندووبوونەکانیان بۆ خوێندکاران. لە کۆتاییدا بەڵێن بە ئەنجومەنی زانکۆ و ڕاگر و سەرۆک بەش و مامۆستا بەڕێزەکانمان دەدەین لە ئایندا لە ئازمتمانی ئێوە دابین و ئەرکی سەرشانمانە دووسۆزانە جێبەجێ دەکەین. ئەو چرای زانستی بێمەتان داوە بە هەموو توانامانەوە دەیکەینە ڕێنیشاندەرمان بۆ باشترکردن و بەرەو پێشبردننی وڵاتمان. هەمیشار پێشەنگ و سەرکەوتو بێ زانکۆی مام محەممەد قارەمان لەشکری نوێنەری گشتی خوێندکارانی زانکۆی کۆیە. لەم بڕگەیەدا داوادا بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هوشیار زەکی یاریدەری سەرۆکی زانکۆی کۆیە و کاروباری زانستی و خوێندنی باڵا دەکەم چێتە سەر پۆدیۆم. لەم بڕگەیەدا سوێند خواردنی سەرجەم فەکەڵتیەکان جگە لە فەکەڵتی پزیشکی دەبێت. داوا لە خوێندکارانی هەموو فەکەڵتیەکان بێت لە فەکەڵتی پزیشکی دەکەم لە کاتی خوێندنەوەی سوێندەکەدا هەڵبەستن. خوێندکارانی هێشت فەکەڵتیەکان بێجگە لە فەکەڵتی پزیشکی تکایە هەڵبەستن. خوێندکارانی عازیز، ئێستاش کاتی خوێندنی سوێندەوەی ئاهەنگی دەرچوونە. تکایە لە دوای من دووبارەیکەوە سوێن بەخوای گەورە بەڵێن دەدەم کە ئەمەکدار بم لە کار پیشە لە کار پیشەمدا و دڵسۆز بم بەرامبەر بە خاک نیشتیمانم و لە پێناوی بەدەیهێنانی ئامانجەکانی گەلی کوردستان
و پێشکەستنی کوردستان کار بکەم. ئێستاش کاتی خوێندکردنی خوێندکارانی فاکەڵتی پزیشکیە. تکایە خوێندکارانی دەتوانی فاکەڵتی زانستە مرۆڤایەتیەکان هەستە سەرکەن. بەڕێز سەرۆکی ئەنجومەن، پاڵپشت بە کۆنووسی بەشەکانی یاسا، زمانی ئینگلیزی، بەیانیان و ئێواران، کارژێڕکار بەیانیانی ئێواران، هەروەها بەشی ژمێریانی ئەم خوێندکارانەی لەبەردەم بەڕێستان ڕاوەستاون گشت پێداویستیەکانی پێدانی بڕوانامەی بەکەلۆرۆسیان لە پسپۆڕیەکانی یاسا، زمانی ئینگلیزی، کارژێڕکار و ژمێریانی تەواو کردووە. بۆیە داوا لە بەڕێستان دەکەم ڕەزامەندی فەرموو لە بەخشینی بڕوانامەی بەکەلۆرۆس دانراوان بە گوێڕێی پسپۆڕیان لەگەڵ هەموو ئەو مافۆزیاوکانی ئەم بڕوانامەیە دەگرێتەوە لەگەڵ ڕێزدا. تکە فاکەڵتی زانست و تەندروستی هەڵسنە سەر پێ. بەڕێز سەرۆکی ئەنجومەن، پاڵپشت بە کۆنووسی ئەنجومەن، بەشەکانی بایۆلۆجی، کیمیا، ماتماتیک، فیزیک، کلینیکەل سایکۆلۆجی، مێدیکەل مایکرۆبایۆلۆجی، ئەو خوێندکارانی بەرامبەر بەڕێستان ڕاوەستاون گشت پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکەلۆرۆسیان لە بوارەکانی بایۆلۆجی، کیمیا، ماتماتیک، فیزیک، کلینیکەل سایکۆلۆجی، مێدیکەل